سڵاوتان لێ بێ بەڕێزان ئەو کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. دەمانوێت لەو ڤیدیۆ کورتەدا باسێک لە بەرنامە و پلانی ساڵی نوێی وەرزی چاڵەچیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بکەین. بە خۆشحاڵیەوە دوای هەڵسەنگاندن و بیرکردنەوە لە چۆنیەتی خزمەتکردنی زیاتری ئەندامانی بەڕێز و گوێگران و هەوادارانی ئەکادمیای مێگامایند پلس کەوتینە بەر دانانی پلانێکی تۆکمە و بەرهەمدار بۆ ئێوەی بەڕێز. وەک دەزانن ئەکادمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا کار دەکات کە ئەوانیش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین، بۆیە هەوڵمان داوە هەر سێ تەوەرەکە بێبەش نەکەین لە چاڵاکیەکانی ئەم ساڵەی ئەکادمیادا. یەکێک لە بەرنامە بەردەوامەکانی ئەکادمیای مێگامایند پلس بریتیە لە وێبیناری شەوانی شەممە کە دەرکەوت لە هەڵسەنگاندنەکان و لەو فیدباکەی کە لە ئێوەی بەڕێزەوە پێمان گەیشتووە سوودێکی زۆری هەبووە، بۆیە بە خۆشحاڵیەوە لە 2026ش بەردەوام دەبین لە وێبیناری شەوانی شەممە هەر لە مانجی یەکەوە لەگەڵ ئێوەی بەڕێز دەست پێ دەکەینەوە لەگەڵ چەند کەسایەتیەک و لەسەر چەند بابەتێکی گرنگ و تەوەرێکی گرنگ قسەمان کردووە بۆ ئەوەی تیشکی بخەینە سەر لە ماوەی ئەم وەرزەی چاڵەچیەکانی ئەکادمیادا. بۆیە چاوەڕێ بن بۆ چەند وێبینارێکی زۆر گرنگ و بەسوود. گۆڕانکاریشمان کردووە لە تەوەر و لە شێوازەکە. بۆ نمونە لەم ساڵەدا جگە لە زمانی ئینگلیزی و زمانی کوردی وێبینارمان دەبێت بە زمانی عەرەبیش بە هەوڵ و پاڵپشتی برادەران و تیمی هاوکارمان. چاڵێکێکی تر بریتی دەبێ لە پوختەکردنەوەی کتێب. پێمان وایە کتێب باشترین و هەمیشەییترین دۆستی مرۆڤەکانە، بە تایبەتی ئەوانەی بە دوای بەرەو پێشچوون و پەرەپێدانی توانەکانی خۆیانن، بۆیە هەوڵ دەدەین هەر هەینیەک بتوانین پوختەی کتێبێک لە ماوەیدا بۆ 15 خولەک بۆ ئێوەی بەڕێز بخەینە ڕوو، بە تایبەتی ئەو کتێبانەی کە پێمان وایە دەبنە هۆی پەرەپێدانی تواناکانی ئێوە بەرچاوڕوونی زیاتر بۆ مامۆستا، بۆ پەروەردەکار، بۆ تەنانەت بۆ ژیانی ئاسایی خۆشمان، بۆ ڕاهێنەر، بۆ هەموو ئەوانەی کە لەگەڵ ئێمە لەو گەشتەدا بەردەوامن. ئەو پرۆژەیە ڕۆژانی هەینی هەوڵ دەدەین پوختەی کتێبێک بخەینە ڕوو بۆ ئێوە بەڕێز. بەرنامەمان وایە بۆ ئەم ساڵە لە نێوان 30 بۆ 50 کتێب بۆ ئێوە پوخت بکەینەوە بخەینە ڕوو. هەروەها دەبێتە پردێکی پەیوەندیش لە نێوان ئێمە و ئێوەی بەڕێز لە ڕێی کۆمنت و لە ڕێی ئەو لینکانەی کە بۆ ئێوەی بەڕێزی دادنێن. ئێوەش ئەگەر هەر تێبینیەکەیان هەر کتێبێکەیە پێتان خۆشە سوود بگەێنن بە کەسانی دەوروبەر، دەتوانن بەشدار بن لەگەڵ ئێمە و پەیوەندیمان پێوە بکەن. یەکێک لەو چاڵاکیە گرنگانەی کە بە نوێگەری دادەندرێ و کاری تێدا دەکەین بریتیە لە دروستکردنی تۆڕێکی توێژینەوەی گشتی بۆ مێگامایند پلس بە ناوی ریسەرچ هەب کە هەوڵ دەدەین توێژەران خۆیان باز لە توێژینەوەکانیان بکەن بە شێوەیەکی کورد، بە شێوەی ڤیدیۆیی، هەروەها بە شێوەی چارت و سلایدیش ئەگەر پێویست بکە. لەگەڵ چەند هاوکارێکمان خەریکی کارکردنین لەسەرەوە. ئینشاءڵڵا لە 2026 ئەو پرۆژەیەش دەخەینە خزمەتی ئێوەی بەڕێز. هەم خزمەتێک دەبێ بە توێژەران، هەم خزمەتێک دەبێ بەوانەی کە حەز بە شارەزابوون و ئاشنابوون بە توێژینەوەکانی بواری خۆیان دەکەن. بۆ مەسلەی بینراویش بۆ توێژینەوەکان بۆ توێژەرەکان زۆر باش دەبێت، چونکە لەگەڵ ڤیدیۆکاندا هەوڵ دەدەین لینکی توێژینەوەی تەواو و شوێنی بڵاوکردنەوە و هەر توێژینەوەیکی تری هاوشێوە و هاوپەیوەست لەگەڵیدا بڵاو بکەینەوە. هەر لە ساڵی 26 بەڵام لە کۆتاییەکانی 26 ئەگەر خوا تەمەن بدا و خوا یار بێ و پاڵپشتی ئێوەی بەڕێز و هاوکارانمان لە بەرنامەماندایە بەرنامەیەکی ڕوبەڕوو چاڵەکێکی ڕوبەڕووی ئەکادمیای مێگامایند پلس
ڕێک بخەین لە کۆتایی ساڵ لە مانگی 11 مانگی 12 بەپێی کات و دەرفەت بۆ ئەوەی هەم کار و چاڵەچەکانی ئەکادیمیا بخەینە ڕوو هەمیش ڕوبەڕوو لەگەڵ ئەندامان و ئارەزومەندان یەکتر ببینین و گەنگەشەی ئەو بابەتانە بکەین کە تا ئێستا تاوتوێ کران و پلانی داهاتوش دابنین. جگەلەوە چەند خول و وێرکشۆپێکی ڕوبەڕوو ئۆنلاینیش لە خەیاڵماندایە کە خولەکانی ئۆنلاین لە بواری وانەوتنەوە و بواری ژیری دەستکرد و بواری شیکردنەوەی ئاماری و چەند بوارێکی ترن نووسینی ئەکادیمی و چەند بوارێکی تر هەروها لە ڕوبەڕووشدا لە کاتی پشوەکاندا هەوڵ دەدەین وەکو ساڵانی پێش و چەند خولێکی دیاریکرا و بۆ ئێوەی بەڕێز ئامادە بکەین. جگە لەوانە ناوە ناوە ڤیددیۆ و فێرکاری بە سوود بۆ ئێوەی بەڕێز دەخەین ڕوو کە پێمان وایە سوود بە بەشداربووان دەگەێنێ. ئێوەش وەکو ئەندامێک لە خێزانی مێگامایند پلس هاوکارمان بن دەستبار بن لەگەڵ تیمەکانمان بە پێشنیار و بە فیدباک و بە هەر بیرۆکەیەک کە ڕەنگە بتوانین بەیەکەوە جێبەجێ بکەن. چاوەڕوانمان بن ساڵێکی پڕ بەرهەم چاوەڕێتانە چاوەڕێمانە هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست هەوڵ دەدەین بەشێک بین لەو گۆڕانکاریەی کە کۆمەلگای کوردی پێویستی پێیە کە پرۆسەی پەروەردە کە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا پێویستی پێیە کە کەردی ڕاهێنان و ڕاوێژکاری پێویستی پێیە. ئێمە پێمان وایە هەر یەک لە ئێوەی بەڕێز دەتوانێت لە شوێنی خۆیەوە ببێت بە باڵوێزێک بۆ مێگامایند پلس و بۆ ئەو بەهایانەی کە کاری بۆ دەکا بۆیە بەردەوامبوون لەگەڵ ئێمە بەردەوامبوون لە خزمەتکردنی ئێوە شانازیەکە کە هەرگیز ئەو متمانەیە لەدەست نادەین کە لەلایەن ئێوەوە پێمان گەیشتووە. کاتێکی خۆش بۆ هەمولایەک هیوادارین ساڵێکی پڕ بەرهەموو پڕ چاڵاکی و سوودمەند بۆ هەمووان چاوەڕێی هەمووان بێت. ئەمانەی خوارەوەش چەند دانەیەکن لە بەرهەمەکانی ئەکادیمیای مێگامایند پلس کە ئەوانەکانی ژیان 365 ڕۆژ بەهێز بمێنەوە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان پۆلەکەت بەرەواش بکەوە کە بە دوو چاپی یەکەم و چاپی دووەمی دەرچووە. هەروەها وانەکانی ژیان بە شێوەی کتێبی دەنگی بەردەستە. ئەمانەش کۆمەڵێکی دیکەن لەو بەرهەمانەی کە بڵاو کراونەتەوە 100 ڕێنوێنی بۆ مامۆستایان ژیری دەستکرد بۆ مامۆستایان کە بە سوپاسەوە لایەن چەند سپۆنسەرێک و چەند دەستگایەکەوە چاپ کراون. ئەو ئەگەر دەتەوێ پەیوەندی بکەیت بە کەناڵی وەتسئەپی مێگامایند پلس ئەو کیوارە سکان بکە. سوپاستان دەکەین. کاتێکی خۆش، هەر شاد بن.